بەڕێزان دووبارە سڵاوتان لەبێت بەرداوامین بۆ تەواوکردنی تەوەرە گفتوگۆکانمان. کاک موحسین جان، ئێمە لە ئەچینە سەر وێزگەیەکی گرنگ کە ئەویش ڕێکەوتنامە و بەیاننامەی 11 ئازاری ساڵی 1970 کە ئەمە بە یەکێک لە گرنگترین دەستکەوتە مێژوویەکانی کورد و ئەو کاتی شۆڕشی کورد ناوەبرێت کە کۆمەڵێک ئیمتیاز و دەستکەوتی گرنگی تیا بوو. ئەگەر بکرێت بەبینەران بڵێ ڕێکەوتنامەی 11 ئازار لە دیدی موحسین دزیەوە کە خۆی یەکێک بووە بەشدار بووە لەو پرۆسەیە چۆن بوو؟ وای هاترین بەعز بۆ حکوم ساڵی 68 گەڵانەوەیان بۆ حکوم. پێشتر پێشەوەی بێنە سەر حکوم پەیوەندیە بوو لە بینی پارتی و لە بینی باشە و هەروە ئەو ئەفسەرانەی کە نزیک بوون لە عەبدوڕەحمان عارف کە کوردەتەکە ئەوان کردیان، وەکو عەبدوڵڕەزاق نایف و ئیبراهیم عەبدوڕەحمان داود و سەعەدوون غێدان، ئەوانە کە لێپرساوی هێزەکانی عەبدوڕەحمان عارف بوون و حکوومەتەکەی عەبدوڕەحمان عارف بەهۆی ئەوانەوە وەسا بوو. ئەوانش پەیوەندیان لەگەڵ ئێمە هەبوو. بەڵام باعث ڕاست نەبوون کە ڕاستە پەیوەندیان هەبوو، نایاندەویست کە شتێ بۆ کورد بکەن یا ڕێکەوتنێشێ. کە هاتنە سەر حکوم دوای ماوەیەکی کەم دەستیان بە شەڕ کردەوە، ساڵێک زیاتر شەڕ کرا، هەموو هێزێکی خۆیان بەکارهێنا، هێزی خۆیان مباشر یا بە واسەی جاش و لایەنگەرەکانیان دیتیان نەیانتوانی هیچ بکەن و دیتیان زۆر لاوازن و دیتیان هەڵسکارەکانیان زۆر هێشتا تەسفیان نەکردوونە. لەبەرەوە چاریان نەماز ویسیان کە خۆیان نزیک بکەنەوە لە کورد و مەسەلەی کورد حەل بکەن بە ڕێی خۆیان. ئیتر ئەوە بوو دەستیان کرد بە پەیوەندی و یەک لەو پەیوەندیانە خوارە خۆشویشەی دارالتەوفیق لە بێروت میشێل عەفلەقی دیبوو و باسی وایان کردو کە میشێل عەفلەق پێگوتوو کە دەیانەوێت قسەی کورد بە شێوەیەکی ئاشتی حەل بکەن. دوای ئەوە ئیتر کە سەرکردایەتی کورد و بارزانی ڕێی خۆیان گوتن مەمانە ئەمان نییە ئەگەر ئەوان ڕاز بکەن، ئەگەر حەقیقەت بیانەوێ ئەم کێشەیە حەل بکەن، مەمانە ئەمان نییە. ئیتر دوایەوە یەکێ کات لە سەرکردایەتی بەعز ناوی سەمیر عەزیز نەزم بوو، لەگەڵ خوارە خۆش و فواد عارف هاتن لای بارزانی کە وەفدێکی باش دێن ئەگەرمانی عالەنەبی گوتی بەخێر بێن. ترەوە بوو سیویەکی 12 لەوێ نووسراوە 12 باڵا نووسراوە 12 خۆی سیوێکی 12 سیویەک هاتن بۆ ئەوێ سەرکردای شۆڕش. جەورەی یەکەم پازاد دەستی پێ کرد، ڕۆیشتنەوە ئەوجارە ئێمە چوین وەفتی ئێمە چوین بۆ بەغدا، دیسان نەگەیشتینە نەتیجە. ئەوجارە وەفتی دۆمی ئەوان هاتەوە، دووبارە ئێمە دوای ئەوان چوینەوە بەغدا. ڕۆژیان وەفدی ئێمە لە بەغدا بوون، کاتی کۆبوونەوەکە دواکەوت، قەرار بوو سەعات 10 بەیانی کۆبینەوە، نهاتن، کەس نهات بۆ سەعات 11 سەعات 11 دوای سەعات 11 خەبەریان دانێن گوتیان کۆبوونەوە تەجیل بۆ دوای نیۆڕۆ، دوای نیۆڕ بۆ سەعات 2 سەعات 2 ئینتیزارمان کرد بۆ سەعات 3 بۆ ئەمە تووشی دڵڕاکێ بوون، گوتمان دیارە شتێک هەیە ممکنە دایانەوێت مانگرن ئەوە یان دایانەوێت حجزمان بکەن. تا نزیک ڕۆژاوە پێش ڕۆژاوە ساڵح مەهدی عەماش کە وەزیری دیفاع بوو، وەزیری داخلیە بوو، هات بۆ لامان و گوتی سەدام حوسێن چوە بۆ لای بارزانی
وەسا هاتووتەوە وێسا دێ بۆ وڵاتان دوای نەختێ سەدام حوسێن هات گوتی چوومە لای بارزانی بەبێ ئەوەی ئاگاداری ئێمە بکەن چوومە لای بارزانی جا نەسی عیبارەتێ گوتی سوبحان الله گوتی ئەم پیاوە تەواوەن بەعەکسی ئەوەیە کە بۆ ئێمەیان تەسەوڕ کردبوو کە باسییان کردبوو ئێمە دەستی پێکردووەمان مەتحی بارزانی بەڵام ئێمە دوای بۆمان دەرکەوت کە هات ئەو ئیتفاقی یازدەی ئازاریکە بۆمان دەرکەوت کە وەفد دوای وەفد یەکێ بە سەرۆکایی حەدان تکریتی یەکێ سەرۆکایی حەماد چەهاب ئەوانەی هەموو تەجروبە کرد کە کەس ناتوانێ ئەم شەوکە تەنها خۆی نەبێ ئینەکەی بۆ خۆی هێشەوە خۆی هاتوو ئەمانە هیچ قیمەتیان نییە تەنها من وەکر ئیتر هات ئیتفاقی یازدەی ئازاری کرد و دوو ڕۆژ مایەوە تا ئیمزای کردو. بارودۆخی مۆرکردنی ڕێکەوتنامەکە چۆن بوو لە کاتێکە مەلام سەفای بارزانی ڕازی نەبوو بەم ڕێکەوتنە یا با بڵێم هیچ دڵخۆش نەبوو بەم ڕێکەوتنە و بە ئێوەشی وتبوو کە من هیچ متمانم بە سەدام و بە بەعز نییە لە ئاوا بارودۆخەکە چۆن مۆرکرا ڕێکەوتنامەکە ڕێکەوتنامەکە هەموو متتەفق بوون لەسەر کەس بەڵام بارزانی متتەفق نەبوو بارزانی پێی ناخۆش بوو بارزانی باوەڕی بە بەعز نەبوو بەڵام هەموو ڕازی بوون ئەویش ناچار ڕازی بوو ساڵ لەگەڵ ئێمە یعنی هەر شەڕوەسانێکیش ڕاستی ئێمە قازانجی ملت و قازانجی پێشمەرگەی تیا بوو ئەوە پشودانێک بوو بۆ پێشمەرگە قازانجێک بوو ملەتەکە ئەتوانی بە ئارزوی خۆیان کاسبی بکەن و زراعەت بکەنەوە بکەن یعنی هەر پشودانێکی هەر کاتێ دوای هەر شەڕێ لە قازانجی ئێمە بوو ئەو فاکتەرانە چی بوون کە لەو ڕۆژگارەیە وایان کرد کە هەلومەرجی مۆرکردنی ڕێکەوتنامەی بەیاننامەی یانزەی ئازاری 1970 بێنێتە پێشەوە ینی هەلومەرجەکان چی بوون ینی کۆمەڵێک دەوتێ کۆمەڵێ فاکتەری ناوەشی و دەرەشی ڕۆڵیان هەبووە لە مۆرکردنی ئەو ڕێکەوتنامەیە ئەزوو کردی کە یەکێتی سۆڤیەتیش پێی خۆش بوو ئەوە ئەنیش پێیان خۆش لەبەرەوەی کە ویان تێگەاندون کە باس هەڵجارە هاتە سەر حکوم ئەوانە نیر کە ساڵی 63 بوون شوێعەکانیان لە خۆیان نزیک کردەوە وان تێگەیاندن کە ئەو تاوانانەی کراوە هاوشێنە سەر عەبدولسەلام ئەوان نیان کردووە دژی هەندێک بوونە خۆیان بەناو ئەیشتر نیشاندا لەبەرەوە سۆڤێتیش حەجێک کرد کە مەساحەتی لەگەڵەوە ئەم یعنی ڕەنگە ئێمە لە کاتی خۆی وا تێگەیشتوین کە سۆڤێت حەقی ملەتانەوە بەڵام ئەوان بۆ بەرژەوەندی خۆیان نیشی کردووە تر ئەوە ڕاست نییە کە بۆ وەرژەندی ملەتان یا ویسیانە ملەتان ئازاد بکەن لەبەرەوە سۆڤێتیش پێ خۆش بکە لەگەڵەوە تەنبیت بە تایبەتی ئەوان لەگەڵ شوێعەکان یەک نزیک بوونەوە بەڵێ ئەوترێ ئێرانیش لەو ڕۆژگارەیە پاڵپشتی تەواوی لەو ڕێکەوتنامە کردووە و لەگەڵ ڕژێمی بەعسا کێشەی هەبوو ئێرانی زۆری پێ ناخۆش بوو ئێران هەوڵیەدا کە ئەم ڕێکەوتنە نەکرێ زۆری ئەغڵاعاتیدا بەڵام بارزانی ئیسپاتی ئیستیقلالیەتی خۆی کرد لەبەرەوەی کە زەختی ئێرانی لەسەر و ئیغڵاعاتی ئێرانی لەسەر و بەڵام ئیستیقلالیەتی شۆڕشی نیشاندا کە شۆڕش ئەگەر قەرار شێ بکات دەیکەتن ئێران ڕازی و یا ڕازی نەوێ بەڵام ئەڵێن ئێران خۆشحاڵ بۆ بەم ڕێکەوتنە ینی وای کردووە کە ڕێژەی یارمەتی و هاوکاریەکانی بۆ کورد زیاد بکات چکم لەو کاتەیە بۆ کورد زیاد بکات بۆی نەیکە بۆی ڕێکەوتنەکە نەبێ ڕێکەوتنەکە نەبێ بەڵێ چکم ئەوترێ لەو کاتەیە شیعەکان وڵعاتیدا بە کورد ئێوە ڕێکەوتنەکە مەکەن من ئەو شانەتان بۆکەم لەو کاتەیە حکوومەتی عێراقی ئەکەوێتە دەرکردنی شیعەکان بە تایبەتی ئەوانەی کە شیعە کوردەکان شیعەفەیلە کوردیەکان ئەڵێ زیاتر لە 100,000 کەسی لێ دەرکردوون ئەمەش بووەتە هۆی نیگەرانی کۆماری ئیسلامی و ئێران بۆیە پاڵپشتی لە
دۆزی کورد کردووە قسمێکی ئەو وەخت دەڕکردن بینی 6 تا هەفتە قسمێکی دوای 11 دەریکردن فەیدەکان قسمێکی جیران و ماڵی مسادەرکردن دەرکران و ئەدام کران و سەبارەت بە تورکیا ڕۆڵی چی بوو لەو ئیتفاقی کورد لەگەڵ حکوومەتی عراقی ئەو تورکیا پێی ناخۆش بوو پێ ناخۆش بوو خۆش بوو کە تورکیا هەمیشە ئەو وەختە حکوومەتەکانی تورکیا حساسیەتیان بەرامبەر کوردە بوو هیچ کاتی ئەتراف بە کوردی ناوخۆ نەدەکرا بەڵام ئەوان ترسیانەوە هەبوو کە شۆڕشی کورد کوردی ئەوێ بە خەبەر وێنێ باگا بێنێ بۆ ئەوەی کە دژی تورکیا بە تایبەتی لە سەرمەسەری کەرکووکیش ئەوان وای لەو ڕێیە نەبوون کە کەرکووک بە شێوی لە کوردستان هۆکارە ناوەکیەکان چی بوون ینی ئەو هۆکارە ناوەکیانی کە وای کرد ڕێکەوتنامەکە مۆر بکرێ ینی عێراق ناچار بکرێ بۆی کە دانوستان لەگەڵ کووردا بکا و نیمچە ئۆتۆنۆمیکی باتێ و کۆمەڵێک ئیمتیازی بات وعودی ئەوەیاندا بوو کە ئۆتۆنۆمی بدرێ بە کورد زمانی کوردی ببێتە زمانێکی فەرمی لە کوردستان و لە ناوچەکانی عەرەبیش بخوێندرێ و دەستکەوتی تریش زۆر تێرا بەڕاستی یعنی باشترین ڕێککەوتن بوون پێشی ڕاپەڕین لەو فترە لە دروستکردنی دەوڵەتی عێراق تا ئەو کاتە پاش هەڵیسانی شۆڕشی ئەیلول بە تایبەت لە 61ەوە بۆ 69 حکومت لە زۆربەی هێرشەکانی تێکەشکا ئیتر تێگەش لەوەی کە ئەو ناتوانێت بە چەک ڕوبەڕووی شۆڕشی کوردی بێتەوە بۆیە بە ناچاریەوە ڕێکەوتنامەی بەزازی کرد کە پێگاتوو لە 12 خاڵ بەڵام ئەوتری ئەم ڕێکەوتنامەیە سەرکەوتونە بوو ڕێکەوتنامەی بەزاز چی بوو بۆچی سەرکەوتونە بوو ڕێکەوتنامەی بەزاز حەزی لە حکومێکی مەدەنی دەکرد ئیمانی بە دیموقراطیەتە بوو هەرچەند پیاوێکی نەتەوەیی بوو ئەوەلدار بەڵام کە این بوو دوایە ئیمانی بە دیموقراطیەت هەبوو و حەزە کرد کە انتخاباتێک بکە حکومێکی مەدەنی بێت لە عێراق ئەفسەرەکانی کەرەکە عەبدوڕەحمان عالی بوون تەبعەن ئەویان پێ ناخۆش بوو لەبەرەوە زوو لایەندا یەکشتیان هێنا کە خۆیان دەویست بەڵام بۆ ئەو کاتە هینی حکومی ئەو ڕێکەوتنی بەزاز شتێکی خراپ نەبوو دەوترێت لە 29 1966 لە رادیۆ و تەلەڤیزیۆنەکانی بەغا بڵاو کرایەوە کە پێگاتوو لە 12 خاڵ ئەو خاڵانە چی بوون ینی ئەگەر لە یادت مابێ چ بڕگەیەک بوو لەسەر لەو ڕێک تعدیلی دەستور بکرێ کە کورد و عەرەب بەشدارن لە وڵاتە و کورد وەکو عەرەب حقوقی هەبێ کوردی بکرێتە زمانی فەرمی ئەم شتانە لە یادداشتەکەشم نووسیوە ئیتر خەڵک بگەڕێتەوە ئەوەی کە مۆچەی دەرکراوە بگەڕێنەوە سەریشیان ئەمەلەی کورد کە شەریکەی نەفت و ئان دەرکراوە بگەڕێنەوە سەریشیان لە دەرەنجامە ئەم ڕێکەوتنامە 11 ئازاریش کە ئومێدێکی گەورەی بە شۆڕشی کوردی بەخشی ئومێدێکی گەورەی بۆ کورد هەبوو بۆ دەستخستنی مافەکانی کە لە ساڵی 70 تا 74 درێژەی هەبوو بەڵام لە دەرەنجامە ئەمیش بێ ئاکام بوو کۆمەڵێک کێشە و مەشاکیلی گەورەی بە دوای خۆیان هێنا بۆچی دەرەنجامەکانی ڕێکەوتنامەی 11 ئازار بەو شێوەیە کەوتەوە بەشی زۆری ئەو نقاتانی ڕێکەوتنەکە پاشگەز بوونەوە یەکێک لەوانە قەزی مەسەلەی کەرکووک بوو کە قەرار بوو لە ماوەی ساڵێک سەرژمێری بکرێ سەرژمێری بکرێ و مەسەلەی کەرکووک هەڵبێ ئەوان نایان کرد سەرژمێریەکان نایان کرد چونکە زۆربەی دانیشتوانی کەرکووک کورد بوون یانزانی هەتا لەو ماوەژ نەیانتوانی تەواوەتی تاریبی ناوچەکان بکەن ئیتر ئەویان هەردووە خست سەرژمێری تر شتەکانی تریش پاش گەز بوونەوە حکومی زاتی وەکو خۆیان دایانویست
حکومێکی ذاتی زۆر هەزین و زۆر بێکەڵک بوو شتەکان هەموو لەبەردەستی خوان مدیر ئەم نەگلا و لێر یەکی عەرەبیان دادەنا کە هەموو شتێک لەبەردەستی ئەو بیت سەلاحیەتی لە محافز زۆرتر بوو. دەرەنجامەکانی دانوستان و گفتوگۆکانی کورد شۆڕشی کورد لەگەڵ حکوومەتێک لە دوایەکان ئەوترێت ئەم فاوەزات و دانوستان و گفتوگۆیانە ئەوەندەی لە جەنگی سار چووە ئەوەندە لە ڕێکەوتن و ئیتیفاقی و مفاوەزات نەچووە بەوەی کە لە دوای بەیاننامەی 11 ئازار کۆمەڵی کێشە و ئاڵۆزی دروستە بێ لەوەی کە 180 پلە بە پێچەوانەوە کە گولەبارانی لقەکانی پارتیەکرێ لە مووسڵ دواتر هەوڵی تیرۆرکردنی ئیدریس بارزانی ئەدرێ لە بەغا لە 7 کانونی 1970 پاشان هەوڵی تیرۆرکردنی بارزانی ئەدرێ لە ناوپردان لە 70 ینی بۆچی هەمیشە دەرەنجامەکان بەم شێوەیە بن ئایا ئەمە لاوازی ئەقلی سیاسی کوردەکە ناتوانێت دانوستانەکان بگەێنێتە بنبەست یاخود بێبەڵێنی نارەکان و نەحەزانی کورد بوو بێبەڵێنیەوەن ڕەنگێ هەموو وەکو بارزانانی دووروین نەبن ئەو بۆیە دەیزانی کە نەتیجە ئاوا بێ باوەڕیم باس نییە چکار لە سەرەتاوە دەستیان کرد بە پیلان جێڕانەوەن لە پاشگەز بوونەوە لە بەڵام حەقەن شتری شەیە کە لەم دانوستانە وفودی نەک تەنها ئەو وەفتی کە 11 ئازار وەفتەکانی تریش هەمیشە خۆیان بە لاوازتر زانیوە لە هینی بەرامبەرەکەیان کە حکوومەتی عێراقە لەبەر ئەوە زۆر بە حەزەر داوای مەطالی بکراوە داواکارەکان داوا کراوە حکومی ذاتی زۆر متەڕەدید بوون کە باز بکرێت بۆ ئەوەی ئەوان عاجز نەبنیان ئەوان وازن ئەوان مفاوەزات قەتع نەکەن حکوومەتی عێراقی داوا لە مەلا مستەفاکەن کە 5 کەس کاندید بکا بۆەوەی کە ببنە وەزیر لە حکوومەتی ئەو کاتی عێراقیە دەوترێن 5 کەسە دوانیان بێلایەن بوون تەنها سییانیان حیزبی بوون کە ئەوانیش نافیس حەوێزی و سامی عەبدوڕەحمان و سەیدا ساڵح یوسفی بوون دوو بێلایەنەکەش ئیحسان شێرزاد و موحسین دزەیی بوون چۆن ئێوە ئەو کات کە پۆستێکی حیزبی دیاریکراوتان نەبوو مەلا مستەفا چۆن داینان لەو پۆستەیە من دانرام وەخت داوای یەک وەزیر کرابوو شەسوهەشت کە تاریحا ڕێی زۆرا بوو داوای وەزیر و بارزانی منی تەرشیح کرد بەڵام ئەو پێنجەی لە 11,005 کە بارزانی داینابوو 5 کەس ناوی یەکەم بەڕستی خۆی نووسی بووی ناوی یەکەم من بووم ئەحسان شێرزاد ئەحسان شێرزاد بێلایەن بوو بۆ کورد دڵ و سۆز بوو پیاوێکی وە تواناش بوو و حەبیب محەممەد کەریم عەلی عەبدوڵڵا ساڵح یوسفی ئەم پێنجش دانرا بوون بەڵام دەستکاری کرا نازانم چۆن دەستکاری کرا کێ دەستکاری کرد دوای ئەوە من نابرام سامی هاتە جێی من جێگای منیاندانا بوو و حەبیب و عەلی عەبدوڵڵا لابردان کاک خوارێ خۆشەویست نووری شاوێس و نافیس جەرەر لە جیاگاندان ئیتر ئەوانە باشە ئەگەر بچینە سەر هەرسی شۆڕشی ئەیلول ساتە وەختی هەرس هەڵوێستی تۆ چی بوو لەو کاتەیە یاخود با بڵێم ئایا ئەم بڕیارە بەتەنها لەلایەن مەلا مستەفای بارزانیەوە بوو کە شۆڕش ڕابوەستێ یاخود ئەندامانی مەکتەبی سیاسی و ئەندامانی سەرکردایەتیش بەشدار بوون تیا چون زۆر جار ئەندامانی مەکتەبی سیاسی و سەرکردایەتی خۆیان تەبەڕاکەن لەم بڕیارە و هەموو تاوانەکە گوناهەکە خەنەمەلی مەلا مستەفای بارزانی ئایا ئەمە بڕیارێکی دەست جەمعی بوو یا بڕیارێکی تاکڕەوانە بوو بڕیارەکە هەموو حاضر بوون کە بڕیاری نایی ڕاستە کە هات ئەوەی نوێنەری شا کە هاتوو بارزانی دیت و پێی ڕاگەیان ئێمە ڕێککەوتون لەگەڵ عێراقا و ڕێگەمانداوە بە سوپای عێراق کە بێ لە دواوە
دێمەمدا من خۆم بە تاوی خۆم دیم ئەفسەری عێراقی لە خانە لە حدودی لەو دیوێ حدود خۆیان حاضر ئامادە دەکرد و خەریتیان دەگرت خۆیان ئامادە دەکرد ئەگەر ئێمە ئینوان نەکردوە موافقەتمان نەکردوە جێشی عێراق لەوێ داات ڕەنگە جێشی ئێرانی ژەگەڵیە بەڵام قراری ڕاوەستانەکە هەموو خڕ بوون حتا بەعزێ سەرکردەکانی تریش ئامادە بوون لە ژووری باشە لە ساتەوەختی هەرسا تۆ بەیاوەری بارزانانی و دکتۆر مححمود عوسمان ئەچنە لای شای ئێران لەوێ دانیشتنیەکەن لەسەر بارودۆخی ڕاوەستانی شۆڕش ئەو دانیشتە چۆر بوو ناوەڕۆکی قسەکان چی بوو ئەوترێت لەو دانیشتەیە شەڕقسەیەک گرژیەک لە نێوان دکتۆر مححمود عوسمان و شای ئێران دروستە بێت چۆن بوو ئەوە ماوەیەک بوو بارزانانی لە تارام و داواکرا بوو کە شار بێنی بەڵام هەر دوایان قز ئەمۆسبەی چوتە فڵان شوێن ئەگەڕێتەوە چتە فڵان شوێن ئەگەڕێتەوە و تا ڕێککەوتنی این بوو شەشی ئادار زاید بوو دوایەوە لە یازەی ئازار کە چۆن ئەم ڕۆژە چۆن کردووە تەرخان کردووە بۆرتنیش کە ئێمە ئەو ڕۆژە یازەی ئازار ڕێکەوتنمان بوو لەگەڵ باشەکان ئەوانش ئەو ڕۆژیان تەرخان کرد بۆ دیتنیشە حقت من لەوانە نەبووم کە بچم بەڵام لەو شوێنێکە لێ بوون کەوان ڕۆژن سواری ئۆتۆمبیل بوون من لەبەر دەرگا ڕۆژتر ئەو بارزانانی کە ئیشارەتی کرد گوتی بۆ نایە کابرای ئەوەی ڕئیسی چاوا کە هاتووە بە دوامان ئەوش گوتی وەرە تۆش وەرە بارزانانی گوتی وەرە من ئەو وەختە چوم بارزانانی گوتی پێ گوتی محسێن دوێنێ چوتەوە بۆ نردوانەبووە وەسایکی زۆر خراپ دروست بووە بێ ئاگاداریمە ئاگادار نەکراین کە ئەم هێزانە ئێوە گەڵاوەتەوە وای ئاگادارەوە بکەن دکتۆر مححمود گوتی باشە گوتی ئەمە ملەتیمە چوە ئەمە نەسیێبار ملەتی ئێمە چوەمان دەرێ کە تووڕە بوو شا بە تووڕەیی جوابیداوە گوتی ملەتی هنگۆ دەڕێ سەرکردەکانی ئێمە بە زۆر بڵێیی فارسیە فارچەکەی ئەوە حقوقی ئێمەیان زایع کرد ئەوە جاوی دکتۆر مححمودی داوە بارزانانی پێگووە ئێمە دەستمان ناو دەستی ئێوە دانا تا دەستمان نەبڕێ ئەوەی پێگووە ئەویش بردیەوە لایشتر گوتی نیگەرانمە بن ئەمە هەموو شتێکەکەین یارمەتیتان نەدەین وەرم بۆ ئێرە و نازم سێ ڕێگاتان لە پێشە یا وەرم بۆ ئێرە یا ئەچنەوە بە عێراقی خۆتانە بەڵام ئێمە وعدمان وەرگتووە لە عێراقی هیچ ئیجراتان حەق نەکەن زۆر باشە من کاتم تەواو بووە کاک محسین گیان بمبوورە ئەمەوێت دوا پرسیار بکەم ئەگەر زۆر بە خێرایی جواب بێتەوە تۆ ئەو دەمەی کە سەفیری عێراق بووی لە کەنەدا لە چیک دەوترێت لەو کاتەیە زۆربەی ئەو چەکانەی کە چیک فرۆشتوێتی بە عێراق عێراقیش لە گیانی کووردا تەواوی کردووە ینی دژمناتی کوردی پێ کردووە تۆ لەو کاتەیە وەکو سەفیرێک لەوێ چەند ئاگاداری ئەم مامەڵی کڕین و فرۆشتنی چەکە بووی ئەوان نایانویست من ئاگادار بن چونکە من نەقل کرا بووم بۆ هێن بۆ کەنەدا بەڵام من بە دەمزانی وەزیری دیفاع دێ بۆ ئەو مەسەلە هینم نەکردین فێقم نەکرد دەستم لە کار نەکێشاوە لێ خۆم هێشتەوە تا هاتن بۆ ئەوەی ئاگادار بم کە هەموو شتێکیش من ئاگادار نەبووم چونکە ئەوان عسکەری بە جیا بەڵام ئینەکانی چیکۆسۆڤالی یەکی هەبوو دۆسم و هەموو دەسیاتەکەی بە منم قسانم بە هین بە شار گوت من
گوتم من نزانم سیاستی حکوومەتی عێراق بەرامبەر بە خەلیج و بە ئێران من سەفیر بوومە دەزانم عێراق گوتی من نازانم هەموو شتێکەزانم هەمووان پێگەیشتووە ئێمە قودرەتمەندین زۆر بە توانان کەس ناتوانانی ئینمان بکە. بەڵام ئەڵێن تۆ ڕاپۆرتانی کە کاتێک لە سەفارەتی چیک و کەنەداوە ئەو ناردەوە بۆ عێراق نوسخەیەکشی لێ نرد بۆ شای ئێران ئەمە چەند ڕاستە؟ بە قسە ڕەنگی بە سەفیریان گوتووی بەرەم زۆر بەڕێز محسین دزەی سیاسەتمەدار و نوێنەری پێشووی بەلام سەفای بارزانی سوپاس بۆ ئەو دەرفەتی پێت بەخشین سوپاس بۆ قوبڵکردنی میوانداریت لە بەرنامەی ڕووداوە مێژوو مادوومان کردی بەڕێزان بەرنامەکە کۆتایی هات تا تەوەرێکی تر و میوانێکی تر و ئەڵقەیەکی تر دەبینەوە میوانتان بخواتان ئەسپێنی خواتان لەگەڵ زۆر سوپاس خێر.